کێشەی کەمی مامۆسامان هەیە، کێشەی کەمی پسپۆڕمان هەیە، چی بەهۆی دانەمەزراندنی مامۆسایان. ئیسە ئێمە دەرچوێکی زۆری زانکۆکانمان هەیە و دەرچووی پەیمانگای ساڵانی ڕابردوومان هەیە، تا ئێستا بەشێکیان ماونەتەوە دانەمەزراون. ئەمە لایەک و لە لایەکی تریش بەشێکی زۆر مامۆسایان ماڵ ئەگوێزنەوە بۆ شارەکانی سلێمانی و هەولێر، کە ئەمە کێشەی کەمی میلاکی بۆ ئێمە دروست کردووە و بەتایبەتی پسپۆڕەکان. ئێمە ناچارین پەنامان بردووەتە بەر ڕێخستنی میلاک و لیژنەی پێویستمان لە پەروەردەکان دامەزران دیاری کردووە بۆ ئەوەی کە میلاکمان بۆ ڕێک بخا، کە لەگەڵ دامەزراندنی با بڵێن دانانی وانە بێژ لە قوتابخانەکان. دامەزراندنی گرێبەست لە دەسڵاتی ئێمانێ، لە دەسڵاتی وەزارەتی پەروەردانیە. ئەوە دەسڵاتێکە تەنها لە ئەنجومەنی وەزیران هەیە، کە ئەوەش هیچ شتێکی وا لە ئارانیە، تەنها ئەوەنەی کە ئێمە ئاگادارین 1057 کەس لە دەرچوانی یەکەم و دووەم و سێمەکانی سەر بەشەکانی خۆیانە کە ئەوە لە ئەنجومەنی وەزیران ڕاگەنرا. وەیتر لە ئاستی وەزارەتی پەروەردە شتێکی وا لە ئارانی.